بینەرانی ئازیز ئەو کاتتان شاد. هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ پۆستی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و دواتر پاش ڕاگەیاندنی ئەنجامەکان و بەدەستهێنانی گەڕێکی تری سەرۆکایەتی لە ئەمریکا لەلایەن سەرۆک ئۆباماوە زۆرێک لە ڕێبەرانی جیهانی و هەروەها لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریاش ئەو هیوایەیان هەبوو کە ئەمریکا بتوانێت ڕۆڵێکی زیاتر ببینێ و ڕۆڵێکی بەرفراوانی هەبێ لە مەسەلەی یەکلاییکردنەوەی قەیرانی سووریادا. توندوتیژێ وێرانکاریەکەی سووریا بەشێک بوو لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و وەک هەندێک لە شیکەرەوە دەڵێن هەوڵەکانی ئەمریکای دواخست بۆ چارەسەرکردنێکی نێونەتەوەیانەی قەیرانی سووریا. بەڵام لەگەڵ سەر لە نوێ هەڵبژاردنەوەی سەرۆک ئۆباما هەروە دێو هەوڵە نێونەتەوەیەکان لە زیادبووندایە تا ئەمریکا ڕێبەرایەتێکی بەرفراوانی هەبێ لەسەر دۆسەی سووریا. دەیڤید کامێرۆن سەرۆکوەزیری بەریتانیا کاتێک سەردانی ئۆردوگایەکی پەنابەرانی سووریایی کرد لە ئوردون گوتی دەبێت ئەمریکا یارمەتی کۆمەڵگای نێونەتەوەیی بدات تا کاری زیاتر بکرێت. گوێم لە بەسەرهاتەکانی ناو سووریا بووە و چی ڕوویداوە بۆیە یەکێک لەو شتانەی لەگەڵ باراک ئۆبامادا باسی دەکەم ئەوەیە دەبێت کاری زیاتر بکەین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە. ئەمریکا وڵاتانی تری ڕۆژاوا دوودڵن لەوەی چەک بدەن بە سەرهەڵداوانی سووریا و زۆربەی کۆمەکی لەشکری و لە وڵاتانی کەنداوی فارسەوە بۆیان دابین کراوە. شیکەرەوە دەڵێن پاش هەڵبژاردنەکانی ئەمریکا جەنگاوەرانی ئۆپۆزیسیۆنی سووریا زیاتر گەشببینن بەوەی دەشێت گۆڕانێک بێتە ئاراوە. مایکل دۆران لە نێوەندی بروکینگز. هیوایەکی زۆر هەیە کە گۆڕانێکی گەورە لە سووریادا بێتە ئاراوە. بۆ خۆم کەمێک بەگومانم و پێم وایە هەڵوێستی بەڕێوەبەرایەتی ئۆباما تایبەت بەوەی ناوێت زۆر بچێتە ناو تەزدێوەردانی لەشکریەوە هەر تەنها ستراتیژیەتی هەڵبژاردن نەبوو. بەڵگە هەن کە تونڕەوانی ئیسلامی هەروادی و دەچنە ناو ئۆپۆزیسیۆنەوە ئەمەش نیگەرانی لای کاربەدەستانی ئەمریکا دروست کردووە و هاوکات شیکەرەوەش دەڵێن هەر ئەم هۆکارە ژوا دەکات بڕیاری ئەمریکا بەپەلە بێ. دەنیس ڕۆز لە نێوەندی واشنگتن. هاوسەنگی لە ناو هێزەکانی سووریادا وەهایە ئیسلامیە ڕادیکاڵەکان هەمیشە پارە و چەکیان پێە و ڕۆژ بە ڕۆژیش زیاتر باڵ دەکێشن بەسەر ئۆپۆزیسیۆندا ئەمەش لە بەرژەوەندی ئەمریکا و ناوچەکەشدانیە. هاوکات سەرۆکی سووریا ئاگاهی دەدا دژی هەر دەستێوەردانێکی ئەمریکایی و نێونەتەوەیی و پەیمانیش دەدا تا مردن شەڕ بکات. من سووریاییم لە سووریا لەدایک بووم و ژیاوم و پێویستە هەر لە سووریاش بمرم. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە هەوڵی هێنانە ئارای بەرەیەکی تۆکمەی یەکگرتووی ئۆپۆزیسیۆنەکانی سووریادان و وەک هیوایە کە بتوانێت بەشار ئەسەد لە دەسەڵات لابدات.